لە ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی سیویەکی سێی 2022 لە دوای کۆتایی هێنان بە یاری نێوان دوو یانە لە قەزای کەلار کۆمەڵێک بەناو هاندەر کە یاریەکە تەواوە بێت دێنە لای یەکێک لە فلکەکانی ناو شار و هەروەها دێن نازانین گزارش لە خۆشی خۆیانەکەن یان ناخۆشی خۆیانەکەن بەبەر دێن کۆمەڵێک لەو ترافیک لایتانی ئێمەشکێن کە ژمارە نەتوانم بڵم زیاتر لە 15 گڵۆپی ترافیک لایتیان شکانووە کە بە پارێکی زۆر ئەخەمڕێنرێت و هەروەها هەستاون بە شکاندنی کۆمەڵێک کەرەستەی هاتوچۆی تر و هەروە هەر هەمان ڕۆژ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان هەستاین بە تۆمارکردنی سکاڵای یاسایی لە دژی ئەو ئەنجامدەرانە و هەروەها بەڕێزدا دۆر بە خۆشحاڵیەوە بە پیری داواکەمانەوە هاتن و دەست بەجێ فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرکردن و بە پێی مادەی 477 لە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 فەرمانی ڕاگررتنی بۆ نزیکەی 12 کەس لە ئەنجامدەرانی ئەو کارە قیزەونا دەرکرد و ئێمەش هەر کات بەڕێزدا دووەر داوا بکە نوێنەری یاسایی بڕاتە ئەوێ ئێمە لە خزمەتیانین و تەنازولیش ناکەین لە قەزەکە چونکە ئەمە حەقی عامە و هەروها زەرورزیانێکی مادی زۆرمان بەرکەوتووە و هەروها بۆەوەی ببێتە ڕەدعێک بۆ کۆمەڵی خەڵکانی تر نەتوان جارێکی تر دەست بن بۆ ماڵی گشتی و هەروەها لە ڕووی با بڵێن نیشتیمانیشەوە نابێت کەسێک کە گزارش لە خۆشی خۆی یا ناخۆشی خۆی بەوە بکات کە بێت دەست بە ماڵی گشتی و ترافیک لایت بشکێنێ